ئیمامانی جومعە بڵینگۆی بێشەرمی ڕژیمن و خۆشیان نوقمی گەندەڵین. ڕەزا تەقەوی سەرۆکی شۆڕای داڕێژەری سیاسەتی ئیمامانی جومعە لەم دوایانەدا ئاگاداریەکی سەبارەت بە قەدەغەی باسکردنی گەندەڵیەکانی کۆماری ئیسلامی لە خوتبەکانی نۆژی جومعە دەرکردووە. ئەم ئاگاداریە باس و خواستێکی بەرینی لەناو گروپە جۆراوجۆرەکانی ڕەژیمدا لێکەوتێتەوە. هێنانەگۆڕی ئەم باسە دەرفەتێکی خوڵقاند تا وردەکاری پەیوەندیدار بە ڕۆڵی ئیمامانی جومعە لە سیستمی پڕڵە گەندەڵی کۆماری ئیسلامیدا زیاتر ئاشکرا بێت. سایتی ئینتەرنێتی ئێران وایر راپۆرتێکی وردی لەسەر گەندەڵی ماڵی و ئەخلاقی ئیمامانی جومعە لە ئێران بڵاو کردوتەوە کە تێیدا ئاماژە بە گەلێک خاڵی گرنگ کراوە. لە بەشێک لەم راپۆرتەدا هاتووە ئەگەرچی ئیمامانی جومعە لە شارەکانی خۆیان کەمتر وەبەرچاودێن، بەڵام لە بوار سیاسی و پێکهاتەییەوە دەسەڵاتیان زیاتر بووە. هەر کام لەوان بە پێی بارودۆخی خۆی دەستی داوەتە چالاکی ئابووری. راپۆرتی فراوان سەبارەت بە چالاکی ئابووری ئیمامانی جومعە بڵاو کراوەتەوە. محەممەد ڕەزا ناسری ئیمامی جومعەی پێشووی شاری کورد و ئیمامی جومعەی ئێستای یەزد هاوڕێ لەگەڵ منداڵەکانی چالاکی بەرینی ئابووریان لە شاری کورد هەبوو. زەین العابدین قوربانی ئیمام جومعەی ڕەشت دەرگیری پرۆژەی بیناسازی ئادینە بوو کە درەنگ تەکمیلکردن و دواخستنی زەرەر و زیانی کڕیاران و کۆبوونەوەی ناڕەزایەتی ئەوانی لێکەوتبەوە. غوڵام عەلی نەعیم ئاباد ئیمام جومعەی بەندرعەباس شەریکی ناوەندی ئالمنیۆمی ئەلمەهدیە و بۆ هێنانی کاڵا تایبەتەکان لەگەڵ گومرک خەریکی سات و سەودایە. ئیمام جومعەی فارسیش کە ماوەیەک لەمۆ بەرفەوتی کرد، گەلێک تۆمەتی جۆراوجۆری ماڵی لە پەروەندەکەیدا هەبوو کە لەگەڵ مەرگی پەروەندەی گەندەڵی ئەم نێونەرەی خامنەیش بەسترا. هەروەها لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا چەندین راپۆرت سەبارەت بە چالاکی ئابووری کوڕەکانی محەممەد عەلی موسەوی جەزایری ئیمام جومعەی ئەهواز بڵاو کراوەتەوە. بێجگە لە ئەم ئیمام جومعە دیارانەی ناوەندی ئوستانەکان، گەلێک راپۆرت دەربارەی گەندەڵی ئیمامانی جومعەی شارەکانی دیکەش بڵاو کراوەتەوە. ئیمامانی جومعە بە شێوەی ڕەسمی پۆستی جۆراوجۆریان لە بوارە کولتوریەکاندا هەیە و لە بابەتی بەڕێوەبەریشدا دەخاڵەت دەکەن. ئیمامانی جومعەی ناوەندی ئوستانەکان سەرۆکی کللتوری گشتی ئوستانن کە نزیکەی 23 ئەندامی لە ناوەندە جۆراوجۆرەکاندا هەیە و ئەوەش لە بوار کولتوریەوە دەسەڵاتی زۆر بە ئیمام جومعەکان دەدات. بەرپرسی شۆڕای هاوئاهەنگی تەبلیغات، ئەندامی شۆڕای حەلی ئیختلاف، ئەندامی شۆڕای ئامۆزش و پەروەرش و چەندین ستادی مەسهەبی دیکە لە زمرەی باقی پۆستەکانی ئیمامانی جومعەن. ئەوان هەروەها لە دەستنیشانکردنی زۆر یەک لە کاربەدەستانی ئوستانەکان دەخاڵەت دەکەن و بەستە بە جۆری دەوڵەت و دەستڕۆیشتووی ئیمام جومعە تەنانەت هێندێک جار ئوستاندارانیش لە هاوئاهەنگی لەگەڵ ئەواندا هەڵدەبژێردرێن. لەگەڵ هاتنە سەرکاری حکوومەتی ئیسلامی ئاخوندەکان و بە تایبەت ئیمام جومعەکان بە دەسەڵات و نفوزێک گەیشتن کە بۆ خۆشیان جێگای باوەڕ نەبوو و تەنیا لە زەینی ژمارەیەکی کەم لە خەڵکی ئێرانیشدا دەگونجا. بەڵام ئیمام جومعەکان بوون بە خاوەنی ئۆتۆمۆبیلی تایبەت کە زۆر بەیان زدی گلولەن. پارێزەرانی چەکدار حقوق و ماڵی ڕازاوایان لە اختیاردایە و دەستیان بە کاربەدەستانی حکوومەتی ڕادەگات و ماڵ و سەروەت و سامانیان وەسەر یەک ناوە و دەخاڵەتگەر و هێندێک جار بڕیاردەری سەرەکی شارەکانی خۆیانن. بەپێی دوایین سەرژمێری لە ساڵی 1399 لە ئێراندا 451 شارستان بوونی هەیە و ژمارەی ئیمامانی جومعەش پتر لە 900 کەسن. واتە لە بەخشەکانیشیدا ئیمامانی جومعە خەریکی تەبلیغ بۆ ڕژیم و بەڕێوەبردنی سیاسەتەکانی حکوومەتن. ئیمامانی جومعە دەبێت لەلایەن کاربەدەستانی ئەمنیەتی و نظامی حکوومەتەوە تەئید بکرێن و لەلایەن عەلی خامنەئی و دەستگای ڕوحانیەتی ژێردەسەڵاتی ناوبراو قبول بکرێن.
خۆتبەکانی جومعەی ئیمامانی جەماعەت لەلایەن دەستگای ڕۆحانیەتی ژێرنفوز و کۆنتڕۆڵی خامنەئی و دەستگا ئەمنیەکان دیاری دەکرێت و بە شێوەی سەرتاسەری تەبلیغی بۆ دەکرێت و ئیمام جومعەکان ئەگەر بیشیان هەوێ ناتوانن بابەتێک بە پێچەوانە بۆ چوونی کاربەدەستانی ئەمنی شار و وەستان بڵێن. سپای پاسداران کە بۆ قۆناغێک کاروباری پاراستنی ئیمامانی جومعەی و ئەستۆبوو لە هەموو ژیانی خصوصی و کۆمەڵاتیەوان ئاگادارە و دەزانن کە ئەم ئاخوندانە لە چ گەندەڵیەکی ئەخلاقی ماڵی بنەماڵەیی و کۆمەڵایەتیدا دەستیان هەیە و زۆر جار ئەم زانیاریانە بۆ بێدەنگکردن و ملکەچکردنی ئەوان بەرامبەر عەلی خامنەئی و دەستگا نظامی و ئەمنیەکان بەکاردێنن. کردەوەی ئیمامانی جومعە تەنیا بە تەبلیغی سیاسەتەکانی ڕژیم و دەخاڵەت لە بەڕێوەبردنی کاروباری شار سنووردار نابێت. سەرڕای گەندەڵی بەرینی ماڵی و ئەخلاقی دەستیان داوەتە هێنانە مەیدانی ئەرازل و ئۆباش بۆ ئەمری بە مەعروف و نەهی لە مونکر دژ بە گشت نەیارانی ڕژیم، ئەسید پاشی دژ بە ژنان و تەنانەت وەک ئیمام جومعەی ورمێ مەلا حەسەنی فەرمانی قەتڵ و ئامی گوندەکانی قارنێ و قەڵاتانیان دەرکردووە. بەڕووخاندنی حکوومەتی ئیسلامی دووکانی ئەم ئاخوندە مفتەخۆر و کۆنەپەرستانەش دادەخرێت و دین دەبێتە بابەتی خصوصی خەڵک و لەگەڵ جیایی دین لە دەسەڵات و پەروەردە و بارهێنان بودجەی وڵات ناکرێتە خەرجی تەبلیغی کۆنەپەرستی و خوراف.